بس مكاني مالي عثمانة يا مالي عثمانة فرتنا وهرايا يا مالي عثمانة فرتنا وهرايا بلا وسي وبيان عثماني لقومه بلا وسي وبيان عثماني لقومه الرجل التاي وردي أرجع ودباري باب فلان دادني رنج بخسار دتشي باب فلان دادني رنج بخسار دتشي يا مالي عثمانة فرتنا وهرايا يا مالي عثمانة فرتنا وهرايا بلا وسي وبيان عثماني لقومه بلا وسي وبيان عثماني لقومه وش نهرك؟ والله لا يهيني. عتي خان باشي اسمع ما توي كل عتي خان شي بيقى زي بقول له دراسيان وعمل خم قربوا ينام ناسنا هو الرشا باش تو عيب ناقج لك والله خيد ولا من شنيش مني للرمنا وبكم والله كده وش هالبيت وازده بينا خطة كم شلون بو والله خطك ابو هاتم بلم فاشل ابن فاشل بو يا اخي بس عقم والله خوبه فاشلي بكاري هني ولا بابا من تيبه فاشي والله تو هرشي فيك رضا مو فاشل بو لا يبقى يا خطي شاكم بودانا سرمورة امان هزور مهمة اخر رشا جوب قرش اللمسه خوش عاجز نبي ام جاريان فشل بيني الرشا بيض الامرشا والله كل عيبة باس اقسم انا قلت ورا باب الريد ورا باب الريد اخوتك كم سرمورة برا فلان شو خطيك بوداني يا شي حرب لي كاغا حمد السوفوش يا اخوة بخير الله سلام وبيك تشاو هاتي ده تورش جان تو حزكي اولاد كوشتلا بتشوك من بيتوتن بابا نوعي كي كنيته بس حاتو نزري خراب مكا ولا ابن برارو لا لا يبا ها ادي بزانم خطيتي ما في يغلق شي اشتبوا لي يعني والله يم تشش كم لين زيات الدليفريه اگر جمعان بيام ايشي كي نبي او لا بساوريك ما بوكا جينا هر دليفريه دليفري اي شي انا مالي بوباكاتو والله نامال يتبن ورد جاجار باشي كانواني وجلكاني شاشن بلا مهم بو كانت توركيك واتم لو بن ولم كاكا هم بوشم شلون هم بوشم اوتوكان بخوا بارم بدت سونا ما ورشا ابا خطك خطيتي أما يا بابا خطك. شنو مال باكر نو تشجنا كي او خطي دبابي بلم كاكا دبابي بلم بقرباني تشاوبهم ايه دي باخر جر زخته وزخت ناخر جر زخته اني حال والولايه بخزاقيهم تيغشتي شلون يكي كان شيشتان بيانين بس زخزي ليبكا ما عدل بقى او شيش ليني يكي بنا مالك بو بشوا يكي باج لكاني بو بشوا حمر جمت كلار كره ويجك بدو ايجك تيغشتي اختي بيزاره بن بقربان انا بروشن بينا ايتون هذه توتشيت ايتون اوتشي الرشا اوتشي هم خطه زوانا اي دبين الرشا شي ما تشي هاتي بقران بيا ولا خويا تسيب باتو شي مكي كل خطي جوا فيك لا الله باو كربوني سير مشو سنه اللي هوا كرة شي سنم لياوا او فيتامين هموي جو بقرم ام قرارم كيوم باش غزبونوي نية قطعيا لموضوع ايش كان توزيعكم اما ناكل من بيمواني بس بيسو بوقري مالو بس نان نخواتن وبس دليفري بس لمانه يعني ايش كان تام بس هلا توزيعكم خوام لو خواي يك زلمتان مخالف بيت بشقنا وخير شرينا اخي دبوك وش شوف سنة بازي باقسا كان توكم بلا تو هرشي جنحي اي شويت لا اراوي هلا كيشي بتايتو شامبو جوان دو سجان اي بياكيتو هذه واسيتو بوشم اتوكيت اخي دبوك وش معقول وش شانيتو بس وش جنانا ايه رحمة اللي بيه دكواتا امالا نقصي شني هي دبيرن شني بينم كاكا دكواتا من رازم اللي يستوى يا اخوان مبارك بجدي بقول بارك كافرم بس بشر دبوك عادي. ياك قران بيجي صوت خوجه اون بو بيني كل دواني بويا ياك تشتري عادي بالا جاتي لفا فالو دبيا فالو دفن لا. دوالي بردي شكم نزيقني من هتو تماشي كم بس ها شو رايك قربان مبارك والله بالله رازي باقمشن بينه لو جديد ها بلا يعني رازي بوي باقمشن بينه رازي أبي بلا سيرم كا؟ رازيني والله رازي رازيني بالله لا بابا رازيني هاتي شو رابر شو عم بيتوا او ايش كانت هدو تاو درين بخواني كيت جوب قرا بيام سريتو يا ايش كاني عايزي تو ازاني تشين تشيرشتم بولي انيت برنجي كردي بلد كنوكو كشميش وبايم هو ان جادونا وعشلمه به شلي كميان بامي شلي دو هميان كبا بردوامي لسه سفركيه قيسي كشميشه
بەپ لە گۆشتی جۆرەکەەوە جا خوام لەو خوای بێمەوە برنجەکە و ڕق بێ بەتیتەکە تاک و بەردەگان ڕاکێشم ئەمە ئیشی تۆیە ئەبێ بشیکەیت نایکەم نییە ئەی باوکم هەموو شتە من حازرێکی هەمووی تۆ حازرەکەی ڕازی ئالەوە زەرەن ڕازینی ژنێنم کاکە نەخێر نایهێنێت ئەیکەم ماوەتەوە سەرەی توێ هەستی کوڕە بچکۆلەکەی خۆم جۆ بگرە ئیشەکەی تۆ زۆر قورس نییە بەیانیان لە خەو هەڵەسیت شەشی بەیانی لە خەو هەڵەسیت ئەم ناوە هەرچی ژوورەکان هەیە گسکی ئەید بە گسکی کارەبایی دوای بە گسکی دەستی دوای بە گسکی کوردی جوان جوان پاچێکێت سەر پەنجەرەکان شوشەکان چیە پەنجەیەک دیاوێ پەنجەکەم بە کوری چاوتە ئەو بە ئاگاداربی اینجا ئەو سەقف و دار و بەردە ئەمەوێ نییە ڕیش لەبەر دەمی دیواری گەچاپ تاشم کەیفی ڕازیت کوڕی من یاژن بێنم دەدەی رازیم کاکە رازیم رازیم بەس ئەوە قەرارە و جێبەجێکرێت ئەمرتان نەمێنێت باوکە فالو دەرگی من کورە هەستی پێیان بە قورعان و شانە بێمە ناکرێت خطرێ دانێ بە پلانێ دانە میستا دێڵا دەی کێشەم پاکردنەوەگە جلشۆرینەکە نییە ئەی کێشەم ناخواردنەکەیە ئێ وەڵای من بەس هێلکە ڕۆ نەزانم تەواو کاڵێ خان کام کاڵی مەرفەشێت بەڵێ ئێدە وەڵای ئەو کاڵی خۆشی خوارد نەزانێ چییە؟ کاکە کاڵەجان شوێنی کاکەی چی یاکەی؟ زۆر داوای لە بردنەکەم کاڵە خام بلێت و قسە ناکە ئەرە دەچی بۆ تۆ خراپم بەزانم لە پای ئەو کارە باشەکە کا بۆمان بەشکۆ ئەمە خوای قسمەتی بەرز بێزوانێ و شوێکی تەغی لێ بکە شوێ چی شتێکی کاکە تۆ باسی چێکە خۆم شوم کردووە کاڵە خان زۆر داوای لە بردنەکەم بەڵام ئیشێکمان کەوتوێتە تو ئەگە بتوان یارمەتیمان ریشی چی؟ ئێوە بۆ شێوە هەزارتە بنیشی چی؟ کاڵێ خان خۆتە زانی تۆ زۆر ئەزیزی لایەمە وا زۆر تۆمان خۆشەوێ ڕاستی باوکمان ژن دێنێ ئەمەی هاوکارمان کرد ئەو دەمێکە ڕەڵە ژنێنم ژنێژنی چی ژن نایەنێ ئەخر ئەزانی کاڵە خان بەسم جارە جیاوازە چونکە باوکم وتی ئەگەر و خواردنم و حازرکەن ژن ناهێنم تو ئەتوانی بێ خواردنمان بۆ حازرکەی ئەی خۆم مەسا منیش پیاومێتەوە منش خۆشم نانوشت حازرەکەم چی بکەم؟ دەتخوا ئابڵە کاڵە هیچ کورە بڵم باوکە کاڵە پورە لێشم دێک و پورە خوشکە کاڵە دەوە یارمەتی با وەڵی مەم دەبین دەوەرە لەگەڵمانە بێ کاڵە خان تکایە بەسم جارێ هاوکاریمان خۆشم خۆشمە بێنان و ئەوە نیۆڕ حازرکەم و نابێ و ئەخر کاڵێ خان ئەوەی کە بۆ ئێمە حازرکرد بەشێکشی بێنەرەوە بۆ خۆت ڕازەکە توخوا کاڵەجا دەدت خوا وەرە لەگەڵمانە کاڵێ باوکم بۆ تۆ دەناڵێ چییە؟ بۆ خوایەکەمە باوکم ژن بێنێ نەیاڵم یەکەدەم گەڕەکە ئیسرا بەخوا منیش ئەوە چییە و هەڕەشاکەن یا تو تەکلیفم نانە هەڕەشە ناگە بەز وەرە لەگەڵمان خوا پێشمانگەوە دەتخوا خاتی ئەو کچەیە دەتخوا ئەفرە پێشمانگەوە کاڵێ خان بژی کورە بووکمان هەتەوایە کورە لە چای لۆگایە وای چیوە چی بووکی چیوە چییە؟ ئەگەر ناڕۆمەوە نا بەخوا ناڕۆ فەرم لەکوێ مەتبەخ ئەوە لێرە فەرم من تەنها چێ شتێکتان بۆ لێ ئەنێم باقوز خوا بەخێر بی فەرم خێر بێ خوا بەخێر بی بۆ شو یاڵا دی ئێستا چی بکەینەوە ئێستا بە باڵەکە پاک بکەینەوە مالک چی تۆیشی خۆت حەل کردووە بە تەلەفۆن جلەکان باوکمت ئەبەیتە بازار مەکوێکی بەس قوربازەرەکە بۆ من ئەمە مێنێت یاڵا کاکە منی ژەرمەتیتانە یاڵا دی یاڵا کەسە بەلایش خۆی دی یاڵا وا چۆن پلانێکم دانا هەتا کاڵێ خان هەبێ ئیتر هەموو ڕۆژە چشتی خۆشە خۆین بەخوا بەسەر یەک جلم بۆ ئۆتو کردووە زانیی بیبینێ حەجی پلالەکانە هەڵمۆشتانەوە جۆڵەکە سێریکە کۆنە تۆ چیت هەمووی بریکێتەوە ئەو نەزاڵ بەقورعان دەرگایەوە چی بکەین چی بکەین هەستی پێم شتی کرد بۆسە چێکە تۆ بڕە مەشغوڵی کە من و پەیامیش کاڵە خارە شاری تاسم دەخێرە ئێوە بڕۆن ئێوە بڕۆن
ئەرێ دەرگای بکەنەوە ئێ باوکە برادەکەمان هەمووی تێکە چێ شارتانەوە؟ بەڵێ بلا ئەرێ دەرگای بۆ ناکەنەوە الله كاكا حسين بەخێر بۆ ناکەیت وە لە سەرا بوون لا والله باوك انا سراونا من سراوي كره هلاشين باوك زالك ما خريجو نومالين بلا بەرسیمە نا دتوره مالا ابي اكثر مطبخەکاتم بەرسیمە دتوازه مطبخ بينا سيرو سلاجيك ها چەند جوانە پاڵ خان سێری کاونتەرەکە دوسێ کاونتەرەکە باش دەتوازی وەروانیتر ئەڵێم یەک پرسیار گوێزانە پێ بۆچی تە وڵای سری شێوک ئاتوانی ڕیشتاکە ها وەرە بەرسیمە تا مەطبخەکە ئەرێ دەوەرە ماڵا بۆچی دەتواز بلا جا باوکە ماڵی چێ پاچی کردوتەوە ئەی باوکە ژیانەوە حیفی نەکرەوە هەستی ژیان بەخوا خۆشم یارمەتی ماوە لەگەڵ ها چەند جوانە نا مەسەلە جوانە نییە هێشتا پیسە بەدڵم نییە زۆر نانەوانیە باوکە ژیان سێ تەلەڤیزیۆنەکە ئاها سێری شوشەی پەنجەرەکەکە ها جێ پەنجە بە شاشی تەلەڤیزیۆنەکەەوە دیارە بەخوا باوکە ژیانەوە چاوی خۆلانە تۆ زەعیبەوە خوێنێتەوە جنیا بەخوا پاکە ئەی خواردن وشت یا سەقەت بووە یا نەیانزانیوە حیفی نەکرد باوکی بۆ دەست و پەنجە شمشاڵیانە یەک بەرەنجی دەنەک درێژی بۆ لێ نایە بێ ئاوا سەیرە برنجەکەی دەنەک دریاش ئەخر هەتا نەی خۆم قەنەعەت ناکەم من خۆ بەڕاستە بزانم چیتان کردو تێم بکەین بزانم ئەزانین چیوە تێگەن من ئێستایەمەوە باوکەی یەک دەکەبێت دەبڕە دوو مرێ باوە بەدڵتا یعنی زۆر بەدڵم نییە بەڵام بەس خواردنەکە بخۆی ئەمە بیرەچێتەوە ئەخر خواردن تانەی خۆی قەنەعەتم نییە چکە تۆ وتێنم حەزانم باوکە سوپ ناخۆم نەبابەوە ناڵێم سوپڕایس ئەها سەر و یەخیەکە شۆراوی شەو و توش کراوە بەڵێ بەس سێری و قۆڵەکە حەزگە ڕیشی لەوە چاکی تۆکەم زۆر بەدڵ نییە نا باوکەتە تۆ مەڵێ ها تۆ سێریکە سێریکە هەدەی بێنە سێری زمانی لە یەخەکەی بم چۆنە تۆزێک سوێرە باش نەتان شتووە ئەی باوکە خۆم چشتم بۆ لێن من تۆ بۆ کردی بە قوربانە بە ئاخر ئەزانم ڕۆڵە چڵکی ملەکەی خۆمە پێوەی ماوە نانا باوکە بەخواوانی لاڵی ئەو بێتا ئێراتومێترا دەستم چڵکەم شوشتمان کردو ئەزانین چۆن من مهمترین شت لای من خواردنە بلە من نەبێت تاقیکەم و بزانم باش یاخرا ئێستا ڕین بۆ سێری خواردنە دەفەرموو جارە مهم ئەوەیە جارە بۆنی برنجەکە بکەم بزانم چ بۆنێکی یاڵۆ نییە؟ باوکەڕە لەو بۆ نەخۆشە توزێک بۆنەکەی نەوعەکە بەڵام مهم تامەکەیەتی بوونی بەدڵ نەبوو زۆر تامیکە باوکە باوکەڕ لەو تامە خۆشە بە نامۆسم لە هیچ مەڵعامێشتی وا خۆشم نەخواردوو ئەڵە باوکە چۆن تامیشی بوو خوێتان زۆر تێکردوە سوێرە هەر درۆزن دەبێت یابێ کوڕم ئەخر باوکە خۆشتی برنجی لێ ناوپەیە تۆ زەرڕەقیشە بۆ معلوماتێ بەڵام برسیمە چارم نییە ئەزانی باوکە یە قسە بکەم پێ ناخۆش نیە ئەزانی تۆ ڕازبوونیت کوڕم یەکجارم لە درۆکە ئەدەبسس نانە مەمەسمەوە نیە درۆزنی بەڵام ڕازبوونی ئاخر دەوانیە وڵا ڕقە ڕقە کە خۆشە ئاخڕەشە ئاخڕەشە چۆن سەر لە من شێوانوە خوازەوە لێ بشێوێنە ئەرەوە چی باوکە ڕەشە ڕەشەیە ئەم تۆ خەجەم سەرەوە ئێ باشە خۆمای نییە بۆ ڕەشەی برادەر بەڵێم چەندە باز برنجەکەش ڕقە والله ئەلو ڕەشە ئیتیفاقێک هەبوو لە بین من و تۆ ئەتمەگەر خەتەکە و فەشەری هێنا پێ دەڵێم ڕەشە وڵاق ئەشەم بیلا ڕەشە وڵاقی کورە بابە خەتەوەکەی خەتە بوو خەتە فاشل ئیبن فاشل ئەمرن نەمێنێ بۆ خاتی پێغەمبەر وەرە دابڕە هەموو خەتەکانە فاشلە کورە ئاخر ئێستا کە پێ وڵێم جۆرەکە پێ ناخۆشە عاجزە بیت
وەرەڵە تۆ وتت چێژ لێنان بە شەرەفم خۆشتنی خواردنیان لێ نابوو وتت جلشتن بە ناموسم وا وتویان کردووە پژملی پێ بتاشە کۆرە ماڵەکەرم تا هەر کردو بە گوڵ فاشل ئیبن فاشل دەبرە خوا حافیزە بێدەی کاڵێ کاڵێ خۆشترین کاڵ یا گێژە چارتانەکەم بەم ناڵەن گێژە بۆ خۆی سەبێ دەسەکەتان کەش بکەم ڕاوستە وەکو ڕووی قەت نابێ بە بەشەر سەڵام عەلەیکم ئەسسەلام ئەرە باوکە پرسیارێ دەی. ئەرێ ڕەشە لە چی بوو؟ ئەوە ناوجەرگم ڕەش بۆ تۆ لە تاو ئێوە پێ خۆش بوو؟ نەوەڵا پێم خۆش نییە وەڵا خۆشیشە ئەڵێم باوکە باوکە ئەرێ ناوم لێنێتی و دەباشە دەتوڕم تێکە قسە بوو دەی ئەڵم یەکسەر هەیە پێ بڵێم سڕ ئادەی بەڵام بە شەرتێ فالودە بۆ کڕی بۆ دەکڕم فارودە بۆ کڕم وعد وعد وەڵاهی باوکە یەک شتێ با پێوەم ناژوێرم نانە بێڵێ ئەو ماڵپاکردن و چێژ لێنان و ئوت و هەموو شتەکان وەڵی ئەو ئێمە نەبووین ئەی کێ بوو وەڵی کاڵێ بوو کاڵی مار فەرشێت ئەرەوەڵا ئەی ساختە چیانە ئەمرتان نەمێنێ بۆ خاتری پێخەممەر ئەڵێم کاتە مادەم سڕەکەم پێوتی فالودەکەم بۆ کڕی نەوەڵا بۆ ناکڕم دەوڵی پێو ناڵێ چی ئەوەی کاڵێ ئەو سڕە والله. ئێوە نێوتی کەرە گێژ هەکیسە لەم نیشتێک گاوە وەڵی خۆ ڕاستی لەموتە هەستی پەیام بەڵە باوکە عمر دانیشن دانیشن عمرتان نەمێنێ بۆ خاتری پێخەممەر کاڵەکانتان هێناوە بۆ ئەم شتانە ها بلا دەوەڵڵاهی وەبیللاهی وەتیللاهی بە کەرامەتم بووم ناموس و حیسیەتم ئەو ژنە بە نێرەکەری هەرە هێنم دەوڵی نەهێنی